ئەمڕۆ 26/1/2021 لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیە چەندتەوەرێکی گرنگ و جێی بایەخی ئێمە وەکو چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی بخەینە ڕوو و ڕای بگەێنین کە پێویستمان بە هاوکاری و بە هەماهەنگی زیاترە بۆ خزمەتکردنی ئەو چون و توێژانەی کە پێویستیان بە دەستگیرۆیی و بە چاودێری هەیە. لێرە ئێمە تەورەکانمان دیاری کردووە کە بریتین لە نەخۆشان یا توشبوانی تالاسیما و هەروەها ئۆتیزم و مناڵانی کارکەر لە سەر جادەکان و لە ترافیکەکان و هەروەها کردنەوەی ماڵی بێسەرپەرشتان لە گەرمیان. بەڕێزان، من سەرەتا زۆر سوپاسی هاوکاران مەکەم لە هەموو دام و دەستگا کۆمەڵایەتەکانی سنووری بەڕێبەرایەتی گشتیمان کە ساڵێکی سەختی تەندروستی و پڕکێشەی دارایی و کارگەڕیمان تێپەڕان ساڵی 2020. هیوادارین لە 21دا کار و چالاکیەکانمان باشتر و چڕوپڕتر بن و خزمەتی زیاتر بە ئەو چین و توێژانە بکەین کە پێویستیان بە هاوکاری و دەستگیرۆییە. سەبارەت بە تالاسیما، ئێمە لە سنووری ئیدارەی گەرمیان تاوەکو ئێستا 110 توشببووی تالاسیمامان تۆمار کردووە و بە هەماهەنگی و بەداداچوونی بەردەواممان هەیە لەگەڵ تەندروستی گەرمیان، بەڕێبەرایەتی گشتی تەندروستی گەرمیان، و ئەوان پێیان ڕاگەاندوین کە مختبەر یا تاقیگەی فەحسەکانی تالاسیما بە هەموو ئامێرەکانیەوە ئامادەیە و دایان ناوە تەنها چاوەڕوانی هاتنی پزیشکی پسپۆڕن کە لەو بوارەیە کار بکات بۆ خزمەتکردنی زیاتری توشبوانی تالاسیما و بۆ ئەوەی چیتر ڕێگای سلێمانی و شارە دوورەکان نەبڕن و هەر لە کەلار هەموو ئەو پشکنینانیان بۆ بکرێ. و ئێمە ساڵی پاریش بۆ بانقی خوێن بە تەنسیق لەگەڵ بەڕێبەرایەتی گشتی تەندروستی گەرمیان هەڵمەتێکی باشمان کرد بۆ گەیاندن و کۆکردنەوەی بڕێکی باش خوێن بۆ توشبوانی تالاسیما و ئومێدەوارین ئەو هەنگاوانەی تەندروستی گەرمیان بە زوویی خێراتر بکرێ بۆ ئەوەی ئەو مختبەرە ئەو تاقیگەیە بچێتە بواری جێبەجێکردنەوە بۆ خزمەتکردنی توشبوانی تالاسیما. سەبارەت بۆ ئۆتیزم، ئێمە تاوەکو ئێستا 186 منداڵی ئۆتیزممان توشبووی ئۆتیزممان لە سنووری ئیدارەی گەرمیان تۆمار کردووە کە 159یان کوڕن و 27یان کچن. بەداخەوە ئێمە لێرەوە ڕایگەێنین کە تاوەکو ئێستا هیچ سنتەرێک یا جێگایەکی حکومی تایبەت بە ئۆتیزممان نییە. داواکارین لە لایەنە پەیوەندیدارەکان و لە خێرخوازانیش بۆ هەماهەنگی و دەستە ناودەست بتوانین سنتەرێکی تایبەت بە ئۆتیزم لە سنووری ئیدارەی گەرمیان بکەینەوە. ئەوەی هەبووە تا ئێستا سنتەری ئەهلی یان ڕێکخرا و هەندێک خزمەتیان کردووە بە توشبوانی ئۆتیزم، بەڵام ئەوە بارتەقای قەبارەی توشبوان و ژمارەی توشبوان نەبووە لە سنووری ئیدارەی گەرمیانە. سەبارەت بە مناڵانی کارکەر لەسەر جادەکان لە ترافیکەکان و لە ئەو شوێنانەی کە بازاڕی سەوزە و میوە و ناوچەی پیشەسازی کەلار کە ژمارەیەکی بەرچاو بەداخەوە لە مناڵان کە خوار تەمەنی 18 ساڵن و پێویستە لە جیهانی مناڵی خۆیان دابن کاریان پێ ئەکرێ و هەندێکیان کاری قورسیشان پێکرێ. ئێمە تیمی توێژەران و بەشی پارێزگاری خێزان لە دیوانی بەڕێبەرایەتی گشتیمان هەڵساوین بە مەسحێکی مەیدانی کە بۆ کۆکردنەوەی زانیاری تەواو و دروست لەسەر ئەو مناڵانە و بۆ ئەوەی لە هەنگاوی داهاتوومانە چاوەڕێی پاڵپشتی دارایی یەکەین لەلایەن یونیسێف و ئەو ڕێکخراوانەی ترکە گرنگی بە بواری مناڵانە دەن تا هاوکاری خۆیان و خێزانەکانیان بین بۆ دوورخستنەوەیان لە کارکردن لە بەرامبەر ئەوەشە ئەو بڕەپارەیە کە لە کارکردن دەستیانەکەوێ بتوانین لە ڕێگەی ئەو جیهەتانەوە بۆیان دابین بکەین.